لا هەرکوێکەن و بینەری زوو من سڵاوتان لێبێت ساڵان کورد پێکهێنەرێکی سەرەکی و کارکتەرێکی سەرەکی پێکێنانی حکوومەتی فیدرالی بوو لە عێراق زۆر جار گرێکوێرەکان ڕاستیەکەی بە دەست و پەنجەی سەرکردە کوردستانیەکان ئەکرانەوانێ من بیرمە جار هەبووە لە هەولێر حکوومەتی فیدرالی پێک هاتووە بەڵام دۆخەکە وا گۆڕاوە ئێستا محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق دێت بۆ هەولێر و سلێمانی بۆ ئەوەی پێکێنانی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی دە لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانە ئاسان بکە دۆخەکە گۆڕاوە جاران هەولێر هەوڵیەیە ڕنگرێژی حکوومەتی عێراقی بکە و دەستی هەبێت لە پێکێنانی کابینی حکوومەتی فیدرالی ئێستا نەخێر ئێمە داوا لە عێراقیەکان سەرۆکوەزیرانی عێراقەکەین کە بێت لە هەولێر لە سلێمانی شەفاعەتێ بکە بۆ ئەوەی لایەنەکان نزیک ببنەوە و کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان زوو پێک بێ بۆچی زوو پێک بێت چونکە ڕاستیەکەی دۆخی ناوچەکە هی ئەوە نییە هەرێمی کوردستان لەم بۆشاییە بمێنێتەوە جگە لەوە تایبەت بە عێراق ململانەیەکی نیمچە شاراوە لە نێوان محەممەد شیع سوودانی و نووری مالکیە هەیە ڕاستیەکەی پێدەچێ ڕووداوەکانی ئەم ماوەیە و زیاد فراوانتربوونی شەڕ بەشێک لە ململانەکەی کەم کرد بێتەوانێ بەڵام هێشتان شتێک هەر لە ئارادایە نووری مالکی هاوپەیمانەتی دەوڵەتی یاسا دەیانەوێت هەرچیەک هەر پرسێک بێتە پێشەوە ئەگەر بزانن دەتوانن بیقۆزنەوە دژ بە محەممەد شیع سوودانی ئەی قۆزنەوانێ ئەخیر پرسکە قۆستیانەوە و ڕاستیەکەی قسەیان لەبارەوە کرد ڕاگەندرا و با بڵێن قسەی نوێی بەڕێسیستانی بوو لەبارەی حکوومەتی عێراقی و خۆلادان لە هەندێک پرسی دیاریکرا و تایبەت بە ناوچەکە هەر لەم نێوەندەیە دۆناڵد ترامپ دەبێتەوە بە سەرۆکی ئەمریکا بوونی ترامپ بە سەرۆکی ئەمریکا بۆ عێراق و هەرێمی کوردستان پرسێکە ئەبێ قسەی لەبارەوە بکرێ هیچ ئەگۆڕێ لەبارەی سیاسەتەکانی ئەمریکا و دانوستانەکانی کشانەوەی هێزەکانی هاوپەیمانان و ئەمریکا لە عێراق لە هەرێمی کوردستان هیچی تازە لەلایەن ترامپەوە بۆ عێراقیەکان پێشنیازەکرێ ترامپ پابەند دەبێ بە ڕێکەوتنەکانەوەی یان پرسی تازە دێنە ئارا بۆچی ئەبێت پرسی تازە بێنە ئارا چونکە هێشتان لە ناوچەکەیە شتێکی دیاریکراو لە ئارادایە من هەموو ئەم پرسانە لەگەڵ زوهێر چەلەبی ئەندامی هاوپەیمانی دەوڵەتی یاسا گفتوگۆکەم بەڕێزیان لە بەغدادەوە لەگەڵ من بەڕێز زوهێر سڵاوت لێبێ هیوادارم زۆر باشبی بەخێر بێی بۆ زووم سڵاوتان لێبێت سڵاو بۆ پێشکاری بەرنامە و بۆ هەمووتان بۆ هەموو لطف هەیە بەڕێز زوهێر و بۆ بینەرانیش مەمنون برایان مەمنون بەڕێز زوهێر من زۆر بە کورتی قسەتان چیە لەبارەی هاتنی محەممەد شیع سوودانی بۆ هەولێر و سلێمانی وە قسەکردن لەبارەی پێکێنانی حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستان چۆن لێ ڕوانن ببینە من ئەمەوێت تۆزێک بگەڕێمەوە بۆ دۆخەکە ئەچا وێنەکە تەواو ڕوون بێت لە بەردەم هەمومان بەڕێز مالیکی زۆر گەورەترە لەوەی کە بچێتە ناو ململانێ لەگەڵ سەرۆک وەزیران کە ئەو خۆی پاڵاوتوێتی و ئەو خۆی هەڵی بژاردووە و ئەو خۆی پاڵپشتی کردووە ئەوە بابەتێکە بەڵام بابەتی پەیوەندیەکان لە نێوان کورد و وەک ئەوەی کە ئێمە دەڵێن هاوپەیمانی کوردستانی و هەروەها هاوپەیمانی شیعەکان لە سەرەتای دەستپێکی پرۆسەی سیاسیەوە لە عێراق ئەوە من دەڵێم بناغەیەکەمی پرۆژەی سیاسی و هەموو وردەکاریەکان من ئاگاداری بووم پەیوەندیەکان لە سەردەمی برێمەرەوە و هاوپەیمانێتی شیعەکان ئێستا دابڕێنراوە بووە بە چوارچێوەی هەمانگی بەڵام لە ڕابردوودا ناوی هاوپەیمانی شیعەکان بوو بۆ
هەتاوەکو ساڵی 2010 بەڵام دوای ئەوە دابش بوو. بەڵام ئێستا ئێمە دەڵێن پەیوەندیەکە بنیادنراوە لە نێوان کورد و وەشیعە بەو شێوەیە ئاماژەی پێ بکەین با بەو شێوە ناویان بێنین کە ناو بنەڕەتەکانن پەیوەندیەکان پەیوەندیەکی بنەڕەتیە ئەوانە خاوەن پێگەن بۆ پێگەێنانی ڕژێمی سیاسی ئێستای عێراق و کوردەکان ڕۆڵێکی گەورەیان هەبووە بۆ پاراستنی ئاسایشی بەغداد واروە بۆ ڕێکەوتن لەسەر پێکێنانی حکوومەت و هەروە هەڵبژاردننی کۆمەڵی نیشتیمانی و هەروە بۆ نووسینەوەی دەستوریش بەڵام سونەکان دوور بوون لە پرۆسەی سیاسی و ئەوان پرۆسەی سیاسیان پرۆسی سیاسی نوێیان ڕەت دەکردەوە بە هەموو وردەکاریەکانیوە و ئەوان هەڕەشەیان لەو کەسانە دەکرد کە بەشداری لە پێگەێنانی پرۆسەی سیاسی لە عێراق بکات و ئەو کات پەیوەندی لە نێوان شیعە و کورد پەیوەندێکی استراتیژیە و لەسەر بنەمای بەهێز بنیادنراوە بەڵام هەردوو لایەنی کورد و شیعە پەیوەندیان لەگەڵ سیاسەکانی سونە ئەگەر وا بڵێن ئێمە ناڵێن هەموو پێکاتەی سونە بە شێوەی گشتی پەیوەندیی تاکتیکیە پێوەستە بە دۆڕەکانەوە لە 2005 ئەم پرسانە ئەم پرسە مێژوویە ڕاستیەکەی دیارە لە بینی پێکاتەکانی عێراقا ئەگەر قسەیەک لەسەر ئێستا بکەین یاڵا دەیەڵە دەی ئەو دۆخەتێ پەڕەش بە هەمان شێوەیە دوایکردنەوەی دۆخی سیاسی پێکدادانی سیاسی و چەقبەستووی سیاسی هەبوو هەروەها هاوپەیمانی سێقۆڵی لە پارتی دموکراتی کوردستان و کوتلەی سەدر و کوتلەی سونە لە نێوان خەنجەر و حەلبوسی ئەوەش فەشەلیەنە ئەو هاوپەیمانێکە زیاتر لە 200 ئەندامیان هەبوو لە پەرلەمان بەڵام نەیانتوانی حکوومەت پێکبێنن وەڵانەیان توانی سەرۆکۆمار هەڵبژێرن بەڵام چوارچێوەی هەمەنگی توانی ئەوە بکات ئەگەر ئەوەشی نەکردایە هەموو ئەوەی کە ئەنجامدرا بە پێی فشارە نێودەوڵەتەکان بوو هەروە حکوومەت پێگەێنرا بە پێی ئەو فشارانە خان وە بە پێی ئەو مەرجانەی کە حکوومەتی لەسەر پێگەێنراوە ئەو حکوومەتی پشکێنەیە بەڵکو حکوومەتێک نییە کە بە هۆکارێکی نیشتیمانی دامەزرابێ بەڵکو بە پێی مەرجی نێودەوڵەتی پێگەێنراوەکو ئەمریکا و هەروە بە پێی مەرجی ناوخۆیش لە نێوان پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروەها کوتلەی سیاداکە هەلبوسی خەنجەر سەرۆکایەتی دەکەن سەدریش کشایەوە لە پرۆسەی سیاسی من ئەمیست باسی سەردانەکەی بەڕێ سوودانیم بۆ بکەی بۆ هەولێر و سلێمانی و ئاسانکردنی کابینەی پێکێنانی کابینەی دەی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام پێم وابێت تۆ دەتەوێت جارێکە قسە لەسەر کابینەکەی محەممەد شیع سوودانی بکەی دەی پێم بڵێ ئێوە لە هاوپەیمانی دەوڵەتی یاسا لەبارەی چیەوە گرفتیان جۆرێک لە ڕەخنەتان لە کابینەکەی سوودانیان لە خودی سوودانی هەیە؟ سەرۆک وەزیران زۆر سەرپێچی ئەو بنەمایانەی کردووە بۆ نمونە چوارچەوەی مانگی حکوومەت پێگەێنراوە دوای ململانەیەکی زۆر لە نێوان هاوپەیمانێتی چونەکان و هەروەها چوارچەوەی هەمانگی و ئەم حکوومەتە بەسمەرج پێگەێنراوە و سەرۆک سوودانی هەندێک لە خاڵەکانی زۆربەی خاڵەکانی پێشێر کردەوە هەروەها زۆربەی سەرۆکوەزیرەکانی پێشوو هەوڵیان بۆ ویلایەتی دووەمیان داوە بۆ سەرۆکاتیەکان ئەو هەڵانشی کە ئەنجام داوە
بۆ نمونە پرۆسەی سیخوڕیکردن لە ناو نووسینگەی سەرۆگۆزیرانە بووە لەسەر ئەندامانی پەرلەمان و لەسەر پەرلەمانی عێراق ئەوەش بووە هۆی دواخستنی هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان ئەو دەویست ئەو کەسە دەبێتە سەرۆکی پەرلەمان لەلایەن خۆیەوە بێ نەوەکو چوارچێوە هەمەی بۆی بتوانێت کە پرۆژەکان و یاساکانی خۆی جێبەجێ بکات ئەم بابەتە بابەتێکی خلافیە لە نێوان چوارچێوەی مانگی چونکە چوارچێوەی هەمانگی ئەو لایەنەیە کە حکوومەتی پێگەناوە سەرۆگۆزیرانی کاندید کردووە ئەگەر ئەو شتانە جێبەجێ نەکات بدانراوە بۆ پێگەرانی حکوومەت بۆ منە پابند نەبێ بە گێڕانەوەی ئەو ماڵە بە قاچاق براوانە چەند مەرجێک دانراوە لەلایەن ئەمریکاوە بەڕێ زوێر پرسێکی گرنگت بۆ وڵاتی دراوسێمان کە ئێرانە بەڕوا بۆ ڕۆشانەوەی حەژی شەعبیش ڕاستیەکەی گلەیەک ئەگەر هەبێ لە حکوومەتی عێراقی نییە بۆ ناردنی یان با بڵێن گواستنەوەی پارە بە قاچاق بۆ ئێران ئەوەی کە گلەی لەسرە گروپەکانی دیکەی شیعەن ئێستا ئێوە ئەتانەوێ پرسەکە ببەستنەوە بە حکوومەتەکەی سوودانیەوە بەڵێ ئەوە بابەتێکی لاوەکیە ئەوە لە نێوان مەرجە نێودەوڵەتیەکانایە چەک لێوەرگرتنەوە و هەروە چەک تەنها لە لای حکوومەتی عێراق بێت لە لای فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان و هەروەها حەشدی شەعبی هەڵ بۆ شوێنرێتەوە لە ناو دامەزراوەکانی هێزە ئەمنیەکانی عێراقدا یاخود لە دامەزراوە ئەمنیەکاندا ئەوە یەکێکە لە مەرجەکان کە ئەوەش یەکێکە لە مەرجەکان بۆ پێکێنانی حکوومەت یەکێکە لە مەرجەکان بۆ بەردەوامی حکوومەت و پاڵپشتیکردنی حکوومەت ئەم بابەتانە و هەروەها مەرجەکانی بانکی فیدرالی ئەمریکا کە نابێ دۆلار ببرێتە ئێران ئەمە و هەروەها ئەمریکا دەڵێت کە گەندەڵی لە ناو عێراق هەیە ئەوە بە هیچ شێوەیە گەندەڵی بەلاوە مهم نییە لە ناو عێراقدا باڵکو ئەو دۆلارێ مەبەستی ئەو دۆلارێکە بەڕێزوێرچەلەبی ئێران ئەوە جوابی ئەم پرسیارم بەلا مەرجەکانی پێگەێنانی حکوومەت و هەروەها باشە جوابی ئەم پرسیارم بەرەوە ئەوە سوودانی نەیتوانی ئەمە بکە و پارە دەچێت بۆ ئێران تۆ توانی پێم بڵێ ئەگەر نووری مالیکی سەرۆکی حکوومەت بوایە بردننی پارە تەهریبی پارە بۆ ئێرانی ڕادەگرت بەڵێ بەدڵنیاییەوە لەبەر ئەوەی ببینە بابەتی سوودانی و مالیکی ئێستا دوو سەرۆکی تۆ دوو گەورن لە ناو عێراقدا هەیە لە عێراق بۆ نمونە کاک مەسعود و نووری مالیکی کاتێک یەکێکیان سەرکردەی شیعەکان و یەکیان سەرکردەی کوردەکانە ئەم دوانە کاریگەریان لەسەر سیاسەتی عێراق هەیە خۆشمان دەریاتشمان بێت ئەوان کاریگەریان هەیە گوێم لێ بگرە بە تەواویکەم ئێم من نامەوێ ئەمانە بەراورد بکەم بە وەزیرێک یاخود کارمەندێکی حکوومەتی عێراق یاخود قایم قامێت کە پلەکەی گۆڕانکاری بەسەرادەدێ بە پێی پێویستی نابێ سەرۆکوەزیران کە بە ناچاری دانراوە بخرێتە ئاستی ئەو سەرکردانەی لە ناوخۆ لە دەرەوەشدا پێگەیانەیە ئێمە نابێ بە هیچ شێوەیەک سەرکردەیەک بە کارمەندێکی حکوومەتی عێراق بەراورد بکەین ئێمە بەی شێوەیە ناتوانین بەراورد بکەین لە نێوان سەرکردەکانی کورد بۆ نمونە ئەخوا لێ خۆشببوو جەلال تاڵەبانی و هەروەها سەرکردە بەڕێز مەسعود بارزانی نابێت لەگەڵ کارمەندانی دەوڵەت تا بەراوردی بکەین ئەوانە ڕەنگە لە دەوڵەت تا بگەنە پۆستی باڵا بەڵام ئەوە بەشێکن لە پرۆسەی سیاسی
بۆن وەزیرەکان بە پێی پێویستی دانراون یاخود سەرۆزیرانێک کە دەیەوێت بە هەر شێوەیەک بێ ویلایەتی دووەمی خۆی وەرگێتەوە کە هەڵەیەکی گەورەیە کازمی و ئەوانەی پێشتریش ئەنجامیان باشتر لە مێژووی پرۆسی سیاسی عێراقی دوای 2023 ئەزانی ڕاستیەکەی نوری مالکی بە هەمان شێوە دۆخێکی دیاریکراو هێنای کردی بە سەرۆک وەزیران لە دوای ئیبراهیم جعفەری و دوو خولیش سەرۆک وەزیران بوو. بۆچی بۆ نوری مالکی حەڵاڵە بۆ محەممەد شیع سوودانی حرامە؟ نەخێر 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 ئەو وتەیە هیچ ڕاست نییە. مالیکی سەرکردەیە لە حیزبی داوا ئەو سەرکردە بوو و هەروە ئەو ئەمینداری گەشتی حیزبی داوا بوو و ئێستاش هەموو دۆسیەکان لە کاتی ڕژێمی پێشوودا هەموو ئۆتۆمەتانەی دەدرانە پاڵ حیزبی داوا. هەموو ئەوانەی کە ئێستا بوونیان هەیە لەسەر گۆڕەپانی سیاسی لە ناو حیزبی داوا کاریان کردووە. مالکی سەرکردەی ئەو حیزبە بووە، ئەو شۆڕژگێڕێکی کۆنە و دێرینە لە ناو حیزبی داوا. واروە شۆڕژگێڕە یەکێک لەو شۆڕگێڕانەی کە ڕۆڵی هەبووە لە ڕوخانی ڕژێمی دیکتاتۆری سەدام حوسێن ئەو ڕۆڵی گەورەی هەبووە و گەلی عێراق ئەو دەستە گەورەیە لەبیر ناکا کە بۆ هۆی لە ناوبردنی گەورەترین دیکتاتۆری ڕۆژهەڵاتی ناوەڕاست نابێ ئەم سەرکردانە بەراورد بکرێن بە کارمەندانی حکومت کە دۆخەکە یارمەتی داون بۆی بگەنە پۆستی باڵا لە حکوومەتە. ئەوە بەی شێوەیە نابێ ئەو بەراورد بکرێت. ئێمە دەبێت واقعی بین. من بە شێوەکی واقعی قسە دەکەم بەرگریارێکی واقعی بکەم. ڕاستیەکەی هەر خۆ دوتت کە محەممەد شیع سوودانی چوارچەوەی هەمانگی و دوجار ئیدارەی دەوڵەت وای کردووە کە بێ بە سەرۆک وەزیران. ئەتوانی پێم بڵێ ئەگەر سوودانی بازی بەسەر هەرموو ئەم پرسە استراتیژیانەدا دابێەوە بۆ عێراق باش نەبوو بێ، بۆچی لە چوارچێوەی ئیدارەی دەوڵەت و لە چوارچەوەی هەماهەنگی وا ناکەن کە دووری خەنەوە لە سەرۆک وەزیران؟ بۆچی کۆدەنگیەک لەو بارەوە نییە؟ با من پرسیارێکت بکەم. سەرۆکی پەرلەمان حەلبوسی ئەو دەرچوونی ئەو تەنها پێویستی بە ئیمزاگ نەبوو کە ئەوە سەرۆکی گەورەترین دامەزراوە یاسادانانە. با من پێت بڵێم ئەو بەراوردە لەگەڵ گەورەکانە پێگەێنانی هاوپەیمانی سێقۆڵی ئەوە هەموو لایەنە شیعەکانی تر ئەو بابەتە لەبێر ناکەن. ئەوە هەڵە بوو کە ئەنجامیانە تەنانەت پارتی دیموکراتی کوردستانیش هەڵی ئەنجامدا کاتێ لەگەڵ نیوەی شیعەیە یەکیگر. ئەوە گەورەترین هەڵەی استراتیژی بوو کە ئەنجامیدا. واروە سونەکانیش گەورەترین هەڵی استراتیژی کە ئەنجام. چۆن دەچیت لەگەڵ نیوەی شیعەیەک دەگرێت و دەچەوێت یەکڕێزی شیعەکان تێک بدەیەوە دەزانیت کار یەکڕێزی شیعەکان زۆر بەهێزە و لەلایەن گەورەترین وڵاتی ناوچەکە و پشتیوانی دەکرێت. هەروەها مەرجەعیت بوونی هەیە و هەروە چەندین بواری تر بووری هەیە کە ئەوانە دەتوانن کاریگەریانەوە. هەروە بابەتی عقایدی و ئاینیش بوونیان هەیە. کاتێ مقتەدا سەدر کشایەوە بە شێوەی مزاجی نەکشایەوە بەڵکو بەهۆی ئەو فشارانە بوو لەلایەن گەورە مەرجەعەکانەوە کرایە سەرێ. ئێمە پێویستە سیاسی بین، نابێت سیاسی بین بە سوتفە ببینە سیاست تاوەکو هەموو دۆخی سیاسی وێران بکەی. لەبەرەوەی شیعە و کورد پەیوەندیەکان استراتیژیە سونە هەمیشە بەڕێز نوری مالکی ئەوان دوێنێش بەڕێز نوری مالکی هەمان قسەی کرد لە گوتارەکەیە کە تایبەت بوو بە قسەکانی بەڕێز سیستانی. وتی با بڵێن پرۆسی سیاسی خەریکە لاوازەکرێت دەستی تێئەخرێ و ئەمەش بۆ عێراق باش نییە. چی بکرێ؟ بەیاننامەکەی ڕاگەنراوەکەی بەڕێز سیستانی ئەوە ڕاگەنراوی ژمارەیەک کە ئەو ناوی ناوە نامەی چاکسازی حەوت خاڵ لە خاڵەکانی ئیدانەکردنی
ئەو حکوومەتانەیە کە پێگەێنراون تا ئێستا کەس نەیوتووە ئەو بەیانە سوودی نییە بەڵکو هەموو ئەو بەندانەی باس کراون گرنگن وەک گەندەڵی وەکو پشنەبەسن بە تواناکان هەموو ئەو بابەتانەی کە باس کراون بۆ نمونە کە چەک تەنها لە دەوڵەتا بێ هەموو ئەوانە لە بەرژەوەندی خەڵکەوە هەموو ئەوانەی سەرپێچیان کردووە بەیاننامەکەی سیستانی ئیدانی هەموو ئەوانە دەکە ئەوەی تێدەگا با تێبگا بەڵام ئەوانەی دەیانەوێت کە تەنها بابەتەکە بە شێوەیەکی تر لێک بدەنەوە بابەتێکی ترە بەڵام ئەو خاڵانەی کە سیستانی ئاماژەی پێکردووە ئەوە نامەیەکی چاکسازیە بۆ پرۆسەی سیاسی عێراق و هەروەها ئەوە پەیامێکیشە نوێنەرینەتەوە یەکگرتوەکان لە عێراق خوێندوێتەوە کاتێکا لەگەڵ سیستانی گفتوگۆی کردووە ئەو بابەتە زۆر ڕوونا هەموو ئەو خاڵی لەو خاڵانە هەن هەمووی تۆمەتن بۆ ئەو حکوومەتانەی لە 2023 ئێستا پێگەێنراون ئیدانەی کە سەرپێچەکانیان دەکات بۆ ئێمە پێویستە بەو ئاراستەیە کاربێن بەڵام بەم وایە ئەگەر کەسە شتێکی نەبێت ناتوانێت بێبەخشێ بە ئەو کەسانە ناتوانن خاڵەکانی سیستانی جێبەجێ بکەن لەبەرەوەی گەندەڵێکی قوڵ هەیە و دەوڵەتی قوڵ بوونیە گەندەڵی مالی و گەندەڵی ئیداریش بوونیە لە عێراق دەسەڵاتی جێبەجێکردنە سەرۆک وەزیرانە و بەشێکی زۆری قسەکانی بەڕێزمالیکیش با بڵێن کە پەیوەندی بە پەیامەکەی سیستانیەوە هەبوو هەر لەو چوارچێوەیە ئەنجام بدات یعنی سیستانی بەشێک لە پەیامەکانی وە گلەیەکانی ئاراستەی محەممەد شیاع سوودانی بوو بەڵام بەناڕاستە و خۆ چاوەکەم با پێت بڵێم هەموو ئەوانەی تۆمەتبارن ئەوە لە ناو نامەکەی سیستانیا ناویانە تۆ کەسی لێ بێبەری نەکردووە مالێکی پێم وتی کە ئەو سەرکردەیە وە سوودانی کارمەندێکە پێی دەڵێن وەزیر یەکەم لە هەندێک وڵات وای پێ دەڵێن ئەو تەنها دەنگێکەیە وەکو هەر بیست وەزیرەکەی تر کاتێک وەزیرەکان بیانەوێ هەر یاسایەک تێپەڕێن ئەوە بێت دەنگی پێ بدرێ ئەگەر زۆرینە بەدەستنێنێ ئەوە یاساکە تێناپەڕێ بڕیارەکە تێناپەڕێ تەنانەت ئەگەر سەرۆگۆزیرانیش ئەو بڕیارەی دابێ بۆیە بڕیارەکان پێویستە ئەو یاسانەی کە دەردەکرین پێویستە لە پەرلەمانە بە و هەرو یاساکان لەکوێوە دێن لە حکوومەتی عێراقەوەێنەوە پەرلەمانیش تەشریعیان بۆ دەکا بۆیە سیستەمەکەی من سیستەمێکی پەرلەمانیە بەرپرسیاتی ناتکەوێتە سەر کەسێک بە تەنها ئەوە تەنها بەشێکە لە دەسەڵاتی سەرۆکایەتی و تەنها دەتوانێت دەسەڵاتی جێبەجێکردنیە یاخود سەرۆک کۆماریش بەرپرسیارەتی تەواوی ناکەوێتە سەر سوودانیش بە هەمان شێوە لەبەرەوەی تەنها ئەو دەنگێکیە وەکو سەرۆکی پەرلەمان تەنها دەنگێکیە و دەست بەرز دەکاتەوە بەڵکو نەک بەمانەی دەدەنگ بێت تەنها دەنگێکیەیە پرۆسەکە بەم شێوەیە من پێ دەڵێم سەرکردەکان باشە بەڕە زوێر ئێستا مادەم پەیامەکە بۆ هەمووانە تەنها بۆ سوودانی و یا تەنها بۆ حکوومەت نییە هەر بەڕاستی حکوومەتەکەی سوودانی و لەو چوارچێوێشە لایەنەکانی پێکێنەری ئیدارەی دەوڵەت دەتوانن با بڵێن گوێ لە پەیامەکەی بەڕێسیستانی بگرن و ئەو خاڵانەی کە تیایدا مەترسی دەستنیشان کرد ئەم مەترسیانە لەسەر عێراق دوور بخەنەوە پرسی گەندەڵی چارەسەر بکەن پێم وتی من پیاوێکم کە شرۆڤەکاری سیاسی نیم من کەسێکم بە پێی بیردۆز قسە دەکەم و بەڕاستەقینەی بابەتی ئەانە قسە دەکەم من پێم وتی ئەم حکوومەتە بە پێی خواستی نێودەوڵەتی نەک نیشتیمانی پێگەنا حکوومەتی پشکێنەیە ئەمە بۆ تۆ ئەمەش بۆ من دەست لە کارکێشانەوەی حکوومەت بە تەواوی بە پێی جێبەجێکردنی خاڵەکانی سوستانی تەنها بەوە دەکرێت بە قسەکردن چاکسازی و بە سەردان چاکسازی ئەنجام نادرێت بیت بۆ هەولێر یاخود بۆ سلەیمانی هزار جار بچن و بێن ناتوانن چاکسازی ئەنجام بدەن ئەوە ناتوانن
پرۆژەی نەوت و غاز یاسای نەوت و غاز جێبەجێ بکەین ئەم بابەتە بابەتێکی گرنگە کە پەیوەستە بە ژیانی گەلی عێراقەوە بەڵامەوە ناتوانن لە سەری ڕێکەونەوە ناتوانن یاسایەکی بۆ دەربکەن تەنانەت پاراستنی عێراقیش ئێستا وەک دەیبینی تورکیا لەلایەکەوە بەڕە زوێر ڕێک دێمە سەر ئەو پرسەش ڕاستیان پرسیارمان لێ دەکات چونکە ئەو پرسە بۆ عێراقیش و بۆ کوردستانیش لە عێراق دێمە سەر ئەو پرسە بەڵام قسەیەکی گرنگت کرد وتت دەست لە کارکێشانەوەی حکوومەتەکەی بەڕێز سوودانی بەڵام لە بەرامبەر ئەوەیشا سوودانی خۆی باز لە هەمواری وەزاری ئەکا لە چوارچێوەی حکوومەتەکەیە کامیان ئەکرێ لە عێراق هەمواری وزاری یان نەخێر دەست لە کارکێشانەوەی حکوومەتەکەی سوودانی من پێم وتی ئەم حکوومەتی پشکێنەیە چۆن دەتوانێت چاک گۆڕانکاری وزاری بکە هەر وەزیرێک حیزبێک و کوتلەیەکی لە پشتەوەیە ئەندا پەرلەمانی لە پێشەوە گەندەڵکارانیان لە پشتەوەیە پرسیار لە وەزیرەکان بکە هەمویان بە پێی پشکێنە هاتوون بابەتەکە ئاڵۆز نییە ئەم بابەتە پێویستە ئەم پەیامە کە سستانی لە ڕاگەنراوێکدا ئاماژە بکدا ئەوە پەیامی چاکسازیە بە تەواوی پێویستە دەست پێ بکەین تەنانەت یاسای هەڵبژاردنەکانش پێویستە گۆڕانکاری تا بکرێت پێویستە بچین هەڵبژاردننی پێشوەختەوە یاخود بچین بۆ حکوومەتی کاربڕێکار چونکە ئێستا گەلی ئێمە پێویستی بەوە هەیە گەل هەروەها ئەوەی دەیەوێت کە بچێتە سنووقەکانی دەنگدان و دەنگ بدات ئەم حکوومەتی لە 120 ئەمە نظامی لە 120 لە 100 ناڵێم کە ئەوان ئۆپۆزیسیۆن بەڵکو ئەوانەی کە متمانەیان بە حکوومەت نییە وەک تۆ دەیبینی و ئێمە دەیزانین من باسی گەندەڵی ناکەم چونکە ئەو وشەیە تەواو بێزراو بۆ لە لای گەلی عێراقی ئەو گەندەڵکارە لەکوێیە بۆ چۆ ڕۆژ کە سەرۆگۆزیران نەیتوانی بیگرێت لە کاتی 3 ملیار دلاری بردبوو و ناشزانین چارەنووسی چی لێ هاتووە حکوومەت چەندین شدەیە کە نەیتوانێ و بابەتی ناوخۆیەوە لە نێوان حیزبەکانە نەیتوانێت چارەسەری بکە بۆ نمونە یاسای زەویەکان زۆربەی یاساکان یاسای لێبوردنی گشتیە هەموو ئەمانە چەقیان بەستووە و یاسای نەوت و غاز هەموو ئەمانە پەکیان کەوتووە بۆیە ئێستا کەرتی تایبەت ئێستا بودجەی ئێمە بودجەی تەشغیلی عێراق زیاتر لە 80% و ئێمە هیچ وەبەرهێنانمان هەیە هیچ وەبەرهێنانێکمان نییە هەموو ئەو شتێک ئێستا لە بەغداد بوونی هەیە کە پەرلەمان بڕیاری لێ داوە بابەتی مليار دولار هم يشتغلون بها الآن ولحد الآن تا ئێستا لە بودجەی 2024 20 ملیار دیار نییە و تا ئێستا نازانرێت کە چۆن دیارنەماەوە ئەوە باشە بەڕە زوهێر بابەتی زۆر باشە لەو چوارچەوەی ئەو پرسانی کە باست کرد کۆمەڵێک پرست باس کرد مەسلەی گەندەڵیت باس کرد مەسلەی پەکەوتنی پرۆسی سیاسیت باس کرد تەنانەت لە نێو پەرلەمانیشە و پرسی هەڵبژاردننی پێشوەختە و گۆڕینی یاسای هەڵبژاردننی شت باس کرد هەموو ئەمانە لە چوارچێوەی با بڵێن ئەبن بە چوارچێوەیەکی دیاریکرا و داواکرا و لە نێو ئیدارەی دەوڵەت و لە نێو چوارچەوەی هەماهەنگیە یعنی ئەم پرسانە لە نێو چوارچەوەی هەماهەنگی کۆدەنگی لەسرە لە ناو ئیدارەی دەوڵەت کۆدەنگی لەسرە چوارچەوەی هەماهەنگی لە کاتی دروستکردنی دەوڵەت چاوتوەتی ئەو کاتە هاوپەیمانی کوردستانیە بوو ئەو دوو حیزبە کوردێوار و سونە بوونیە بوو و کەمینەکان هەبوون بابەتێکی هاوبەش بوو لە ئیدارەی بەڕێوەبردننی دەوڵەت واروە سەرۆکۆمار ئەو دەسەڵاتیە و
بە پێی دەستور کار دەکات سەرۆک کۆمار و سەرۆک پەرلەمان و هەروەها سەرۆک وەزیران و هەموو سەرکردەی کوتلە سیاسیەکان بە تەواوی کورد و سونە و شیعە هەموو پێویستە ئەم خاڵانە لە خوێندنەوەی بۆ بکەن چۆن ئەو خاڵانە جێبەجێ بکرێن ئەوە پێویستە پێویستی باڵگەرانەی بەسەر پرۆسەی سیاسی عێراقدا نابێ بۆ دڵڕازیکردنی ئەو بێت وە بۆ کەبکردنەوەی ئەمەوە بێت چۆن پرۆسەی سیاسی بەو شێوە دەبێ ئەم سەقامگیرێ ئاسایشەی کە هەیە لە 100% نییە بەڵکو ئەوەش بەهۆی ئەوەیە کە بە هەموو ئەوانەی لە گەندەڵیا بەشدارن ڕێکەوتون لەسەر ئەو دۆخە بۆیە کارەکانیش بەو شێوەیە ناڕۆن کاتێ نەوت گەشتە $50 ئێمە دەزانین کە هەم ئەو شتانە دەزانی کە چۆن داهاتی وڵات دەبرێت و چۆن دەدەزرێ پەیوەندی بە بەڵگە نامەونی ئێمە هەموو وردەکاریەکان دەزانین چۆن بەڕێوەبەری ئەم داهاتانە زۆر لە هەموو لە بەسڕێ من نامەوێت تەنا قسە بکەم چونکە قسە سوودی نییە زۆر ڕوونە ئەگەر وا بێت ئەگەر بەو شێوەیە بێ من وا تێگەیشتم کە پێدەچێ حکوومەتی محاسەسا زۆر خزمەتی عێراقیەکانی نەکرد بێ وایە گرفتەکە ئەمەیە کاتێکگە چیتە ناو حکوومەتێکی محاسەسەوە پێدەچێت لە دابشکردنی گەندەڵی شاتۆ ناچاربی با بڵین بە هەمان شێوە بەش بیت ئەمەیە گرفتەکە یان چییە؟ ئەوەش کێشەیە بێگومان چونکە ئەمە حکوومەتی پشکێنەیە نەیتوانێەوە گەشەپێدانی ئابووەری و پەروەردە و ئابووری و بابەتی پیشەسازی گەشەپێدا و گەندەڵی بوونی هەیە و بادەردانی سامانی گشتی بوونی هەیە لەبەرەوەی کاتێ ئێستا بچی بۆ چین لەوێ کۆمپانیای زۆر گەورەی ئەمریکی هەیە لە زۆربەی شارەکانی چین لە هەموو وڵاتانی دیکەی گیان لە ئەڵمانیا و لە بەریتانیا لە هەر وڵاتێکی دیکەی گیان لە وڵاتانی جیهان لە وڵاتە پێشکەوتەکان دەبینی پیشەسازی ئاڵوگۆڕکراوە لە نێوان وڵاتان بەڵام کاتێ بۆ عێراق دامەزراوە ئابوووریەکانی کردوتەوە چەند چەکدارێک دێن و داوای پشتی خۆیان دەکەن پرۆسەکە بەم شێوەیە ناڕات ئێمە پێویستمان بە دەوڵەتە پێویستمان بە سیستەمە پێویستمان بە یاسایە پێویستمان بە کەسی شیاوە بۆ شوێنی شیا و ئێمە پێویستمان بەلابردننی چەکە لە دەست گروپە چەکدارەکان وەک ئەوەی دەوترێت کە دەبێت چەک تەنها لە دەستی دەوڵەت تا بێت هەموو ئەم خاڵانەی کە سیستانی ئاماژەی پێکردووە ئەوە پرۆسەی چاکسازی و گەشەپێدانی ئابووری ئەوە پرۆسەی بەڕێزێنانی ڕاستیەکەی گۆڕانکاریەی کە لە ڕاستیەوەی نازانم ئەمەی هەیە چییە بەم شێوەیە ناڕات من دەزانم هەندێک لە وەزیرەکان مۆزاف بوون دەرفەتەکەی ئەوان هیچ توانایەکیانەوە دەستپاک نین و هیچ تایبەتمەند دەرفەتم بە ئەم گۆڕانکاریە گەورانەی بەڕێسیستانی داوایەکە ڕاستیەکەی ئیرادێکی گەورەی هەموو پێکهاتەکانی ئەوێ ئەمە یەک دوو پێدەچێت یەکێکیشی بوێ سەرکردایەتی بکە پێم بڵێ لە عێراق کێ توانێت سەرکردایەتی گۆڕانکاریەکی ئاوا گەورە بکە ئەمە یەک دوو باست لەو کرد کە حکوومەتی محاسەسە باش نییە بۆچی ئەو کات کە سەدر داوای کرد حکوومەتی زۆرینەی نیشتیمانی پێک بێ لە چوارچێوەی هەمانگی لایەنەکانی دیکە دژی بوون بۆچی ئێستا حکوومەتێکی باشە؟ من هەمان پرسیارت لێ دەکەمەوە بۆچی سیستانی پەیامە مەزنەکەی لە کاتی چەقبەستوی سیاسیدا بڵاو نەکردەوە وەڵام بەرەوە بۆچی تۆ پێم بڵێ تۆڵێ لە ناو پرۆسی سیاسیام ئاگام لە هەموو شتێکە تۆ دەزانی
من نامێ بۆ أخي براکەم وهذا التيار الصدري مشارك کوتلەی سەدرکە في الحكومات السابقة بەشداری نەکردووە لە گەندەڵی لە حکوومەتەکانی ڕابردوودا و ئەو حکوومەتەشی کە ئێستا بوونی هەیە ما عندهم كان وزراء ئەوان وەزیریان نەبووە ئەوان گەندەڵکاریان نەبووە يعني احنا ليش يعني نجامل على حساب الحقيقة بۆچی مجاملە بکەین لەسەر حسابی ڕاستی انت تسألني دا تۆ پرسیارم لێ دەکەوێت من وەڵامت دەدەمەوە عندنا مثل بالبسطاوي يقول عيبت تفصلها على الشومة قالت له انت القشرة وانا الميشومة يعني اثنين مريحتهم ما طيبة فانت لا تتميز العملية السياسية كلها پرۆسەکە نابێ بە هیچ شێوە جیاکاری تیا بکەی هەموو ئەوانە بەشدار بوون لە گەندەڵی لە تێکچوونی ئابووری عێراق و خراپی خزمەت گوزاریەکانەوە لە هەموو شتانەی کەیە بۆیە ئەمە پەیامێکە ئیدانەکردنی هەموو کەسێکە کەسێکی پرسانی کە سیستانی داوای کرد وردە وردە بچنە خانەی جێبەجێکردنەوە دەمێکە ئێوە وەکو با بڵێن دەوڵەتی قانون و خودی نووری مالیکی داوای هەڵبژاردننی پێشوەختە ئەکەن هەڵبژاردننی پێشوەختە ئەکرێت ئەوەکەم ئەم پەرلەمانە گومان لە سەر شەرعیەتەکەی هەیە سەرەتا لە 2020ەکە ساختەکاری ئەنجامدرا تەنانەت دان بەوە دادناکە ساختەکاری کراوە بەڵکو پەیامەکەەوە بوو کە پێویستە پرۆسی سیاسی بەردەوام بێت دوای ئەوەش مقتەدا سەدر هەفتە ئەندامی لە 370 کشانەوە ئەم پەرلەمانەکەیەک لە سەرسێی لە دەستداوە شەرعێتەکەی لەکوێیە ئەوانەی دۆڕاون ئێستا پەرلەمان بەڕێوە دەبن لە ڕووی یاساییشەوە پەرلەمان یاساییە بەڵام پەرلەمانی گەل نییە چونکە پەسەندکراونێ لەلایەن گەلەوە دەتوانێت بڵێین پەرلەمان لە ڕووی شەرعیەتەوە گومان لێکراوە ئەگەر وێنەکە ڕوون بکەینەوە لەبەر ئەوەی هاوپەیمانی دەوڵەت یاسا داوای هەڵبژاردن دەکا تۆ سونە دەبینی کە ئەوان لەسەر پۆستێک دەجەنگن کە ئەمە کوتلەیەکی بازرگانیە نەوەکو سیاسی ئەوان دوای ساڵێک کەسێکیان هەڵبژاردووە کە نوێنەراتی سونە ناکە بەڵکو نەراتی ئەوەی هەماهەنگی دەکات بۆ منە سالم عیساوی کە پێش هەفتەیەک لەسەر تەلەڤیزیۆنەکان وتی مەشەدانی نوێنەرایەتی ئەمەنەکە من ڕێزی ئەمە دەکەم بەڵام ئەم ڕێزی دەگرم بەڵام نوێنەرایەتی سونە دەکات کێ مەحموود مەشەدانی هەڵبژاردووە ئەم پرۆسە سیاسەیە کە ئێستا هەیە سەیری کوتلەی سونەکان بکە ئەوان ناتوانن تەنان کەس هەڵبژێرن کە هاوپەیمانی زوهێر نوێنەراتی سونەکان بکە بە شێوەی لە 100 من لە دژی کەس نیم و لەگەڵ کەسیش نیم من ئەندامی دەوڵەتی یاسام بەڵام پشتگیری ئەوە ناکەم کە لە خۆمەوە قسە بکەم بۆ بەڕێز زوهێر ئەگەر وا بێ ڕاستیەکەی ئێستا لە ناو عێراق پێت بڵێ هەموو پێک هاتەکانەوە ناتوانی چەندانیشی کەم بدۆزیتەوە کە نوێنەرایەتی ڕاستەقینەی داواکاری گەلی عێراقی و گەلی هەرێمی کوردستان بکە من بانگەشەی ئەوە ناکەم باش بەڕێز زوهێر یەک دوو پرسما و ڕاستیەکەی لە گوتارەکەی بە ڕێزمالیکیا باسی کرد کێ نوێنەری هەرێمی کوردستانە من نازام لە پرسیارەکە تێنەگەیشتم وازی لێهێنم شەڕێک لە ناوچەکەیە هەیە بە دڵنیاییەوە ئەکرێ پرشکی بەر عێراقیش بکەوێ و بۆچی واز لە پرسیارە بێنین باش بەڵێ بە ڕێزمالیکی وتی نابێت دەوڵەتی عێراقی لە چوارچەوەی ئەم شەڕەیە جەنگ لە ناوچەکەڵ گرساوە ئەگەر ئێران عێراق خۆی نەپارێزێت
باسیەوەت بۆ بکەم وەک دەیبینی ئەو جەنگەی کە ئێستا لە غەزایە وەک دەیبینی سەیری پەرسەندنەکانی دەکەی گەشتووە بەکوێ غەزە ڕۆشت تۆ پێم بڵێ عێراق چی بکات بەڕێز زوهێر عێراق ئەتوانێت چی بکات دوای کوشتنی سینوار هەتا ئێستا ئێمە گروپە چەکدارەکان دەوەستێنین ئەگەر بڕیاریان بەدەست حکوومەتی عێراقیەوە تەنانەت سەرۆگۆزیران ئەو ناتوانێت بڕیار لە جەنگ بدا هەتاوەکو ڕەزامەندی لە پەرلەمان وەرنەگرێت بۆی بچێتە شەڕەوە یاخود نا بەڵکو ئەو وەڵامدانەوانەی دەکرێت هێرش دەکرێن سەر وەکو ڕەنگە عێراق بکەوێتە ژێر بردومانەوە وەکو یەمەن وەکو لوبنان ئێستا یەمەن وەکو دۆزەخێکی لێ هاتووە تەنانەت ئەگەر بتەوێت باشیش دروست بکەی پێویستە بمری بۆی بچیتە باشتەوە من نامێ بڵێم هیچ شتێک بەبێ قوربانیدان دەبێ بەڵام دەبێ بزانیت چۆن مامەڵە لەگەڵ ئەو هێزە دەکرێت لەگەڵ ئەو چەکانە دەکرێت ئەگەر ئیسرائیل دژایەتی وڵاتە گەورەکانی گیان دەکاوەکو فەڕەنسا و ئەڵمانیا و ئیتاڵیا و فەڕەنسا تەنانەت وڵاتە عەرەبیەکان و ئیسلامیەکان تەنانەت کە بێدەنگیش عێراقیش ئێرانیش تەنانەت کە دەڵێ پەیوەندی بەرزەوە نیە هەموو ئەوانە خۆیان بێبەری دەکەن ئەگەر وا بێ هێرشەکانی هەندێک لەو گروپە چەکدارانەی عێراق کە دەیکەنە سەر با بڵێن بەرژەوەندیەکانی ئەمریکا و ئیسرائیل ئەمانە مووقیفی دەوڵەتی عێراقیان لاواز کردووە ئەمە یەک دوو مامەڵەی حکوومەتی عێراقی لە کۆنتڕۆڵکردنی گروپەکانە مامەڵەیەکی باش بوو چونکە ڕاستیەکەی دوو گروپیا سێ گروپ نەبێ ئەوانەی دیکە هەمویان با بڵێن بێدەنگن و چالاکی نانوێنن بەدڵنیاییەوە بەدڵنیایەوە ئەوە لاوازترین هەڵوێستا لەبەرەوەی وەزیران ئەم گروپانەی پێگێناوە سەرکردەکانی چوارچەوەی ئەمانگی ئەوتیان بابەتی جەنگ گروپە چەکدارەکان لێ بەرپرسن نەوەکو حکوومەت گروپە چەکدارەکان ئەوان خۆیان بڕیار دەدەن نەوەکو حکوومەتی عێراق ئەم دژێکە لە نێوان حکوومەتی عێراق و گروپە چەکدارەکان حکوومەت تەداخل دەکات لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی وا دەکات کە متمانەی نەمێنێت لە کۆمەڵگەی نێودەوڵەتیدا ئەوەش دەبێتەوەی حراجکردنی حکوومەتی عێراق ئەو هێرشەی کە ئێران کردێ سەر ئیسرائیل من نامەوێت باس لە وردەکاری و شەڕە بکەن دەیان فڕۆکە لە ئاسمانی عێراق دابوون کە دەیانتوانی بچنە بنکەکان وە بگەڕێنەوە بۆ ئێران سیر کە دۆخی عێراق بە چ شێوەیەکە ئێمە لە لاوازیمانەوە قسەنەکەین ئێمە پێویستە پابند بین سەیری ئۆردونکە ڕێگری لە فڕۆکەکانی ئیسرائیل دەکات کە بچنە ناو خاکیەوە بچنە ناو ئاسمانیەوە بۆیە ئەو لە سووریا و لە عێراقەوە هێرشەکانی ئەنجام دەدات چونکە ئێمە لاوازترین لە ئۆردون بۆ ئەوەی دۆخەکەی وەرکەینەوە پێویستە ئێمە لە یاریەکە تێبگەین ئێستا بۆ نمونە لەبەر ترامپ پرۆژەیەکیەیە کە پرۆژەی سەدا ڕێکەوتنی سەدا کە لە 2016 بۆ 2021 گای بووە کە پرۆسەی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی وڵاتانی عەرەب بۆ لەگەڵ ئیسرائیل بەڵام کاتێ بایدن هات ئەم پرۆژەیە مرد و بۆ هۆی هەڵگیرسانی جەنگ لە نێوان ئیسرائیل و ڕێکخراوی حەماس بەو ئاڕاستەیە ڕۆشت کە حەماس ڕەنگە ناچار کرابێ کە ئەو هێرشە سەربازی ئەنجام بدات و ئێستا لە ناو جەنگدایە بۆ ئێستا ترامپ گەڕاوەتەوە ئایا دەگەڕێتەوە سەر ڕێکەوتنی سەدا چۆن دەتوانێت ئەو پرۆژەیە تەواو بکات ترامپ ئەو جەنگێکی گشتگیری ناوێت جەنگ ڕوو بدات بە گوێرەی خوێندنەوە بۆ ئەو بابەتە
ئەو شەڕ و داگیرکاری ناوێت لە ناوچەکە ترامپ دەتوانێت هێزێکی زۆر بەهێز بەکاربێنێت بۆ نمونە کوشتن و تەسفیع حسابی ئەو نارەکانی لە ناوچەکە دەتوانێت پرۆژەکەی بەهێزێکی زۆرەوە کۆتا پرسیار لە بەڕێستەکەم ئەگەر مەسلەی با بڵین ڕێکەوتنی ئیبراهیمی یا ڕێکەوتنی سەدە دووبارە بێتەوە ئاراوە دۆناڵد ترامپ ئەبێتەوە بە سەرۆکی ئەمریکا و کاری لەسەرەکە بۆی هەیە عێراق ببێ ئەگەر نەشبێ بە بەشێک لە پرۆژەکە ڕاستیەکەی چیتر وەکولانی بەرامبەریان دش مامەڵە نەکات سەرکە با پێت بڵێم ئەم پرسیارە وەڵام نادەمەوە تەرکی دەکەم ئەم پرسیارە تەرکە زۆر باشە بەڕێز ئەوە بابەتێکە کە هەمووی ئەوەی پێدەگەین بەوەی پرۆژەی ئیبراهیمی جێبەجێ بکرێ پێم وایە بابەتێکی لاوازە ئەوە بابەتێکی ئاینیە دوورە لە ئێمەوە بەڵام ئەوە بنەمای بۆ سەردانەکەی پاپا بۆ عێراق و پاپا بۆ کوێژ پاپا بۆ کوێ هات عێراق وڵاتێکە زۆر سەختە کەسێکی وەکو پاپا سەردانی بکات ئەگەر کێشەی ئەمنی تێدا بێ لە ١٠٩ کێشەی ئەمنی و سەقامگیری لێر تەنان ئەگەر لە ١٩ش مەترسی ئەمنی هەبێت ئەوە ناتوانێت پاپا بێت عێراق من دەزانم ئەو جەنگەی کە لە ناوچەکایە کە بە شەڕی کەمینەکان ناسراوە ناوی دەنەی شەڕی کەمینەکان ڕەنگە تۆمەتبارمان بکەن کە ئێمە لەگەڵ ئیسرائیلین و لەگەڵ ڕژێمی زانین نەخێر من عەرەبم و موسڵمانم و بەی شێوەیە قبوڵی ناکەم کە هەموو وڵاتان دژی ئێران بوەستنەوە بەلای منەوە بەڵام پێویستی هەیە بە گوێرەی پێویستیەکان و بە گوێرەی تاکتیک پێویستە هەبێت بۆ دانانی پەیوەندی استراتیژی ئێمە پێویستە زۆر باشمانە بێ زۆر باشە هەرگیز ئیسرائیل لە 1940ەوە بۆ ماوە درێژە نەجەنگاوە هەفتەیە یا دو هەفتە یاخود مانگێک جەنگاوە بەڵام ئێستا کەوتۆتە دۆخێکەوە کە ئەوانیش قوربانیان بەڕێز زوهێر چەلەبی ئەندامی هاوپەیمانی دەوڵەتی یاسا لە بەغداوە لەگەڵ مابووی دەست خۆش دەوڵەتی قانون لە ئەرکەکەم دوورم دەقاتەوە لەسەر ئەو قسانەی کە کردم کێشە نیە قەشەکە ئەمیز باسی سەردانەکەی سوودانی بکە بۆ سلێمانی هەولێر بەڵام ڕاستیەکەی پێوا بێ نەیەویست باسی بکات باس بۆ سەرنجی